مژدە و هەواڵی خۆش بە دانیشتوانی سنووری قەزای چەمچەمان ڕابگەێنین کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قایمقامی قەزای چەمچەماڵ گواستنەوەی فەرمانگەکانی پۆلیسی کارەبا و کارتی نیشتیمانی ڕەگەزنامە و باری شارستانی قەزاکە و ناحیەکانی سەنگا و ئاغجەلەر و قادرکەرەمی ڕاگەیاند. ناوبراو گواستنەوەی و فەرمانگانەی باگرنگ و دەستکەوت ناوبرد بۆ زیاتر لە 300,000 هاوڵاتی سەنتەری قەزاکە و هەرسێ ناحیەکە. ئاماژەی بەوەش کرد لە ئایندەیەکی نزیکدا فەرمانگەی کارتی نیشتیمانی لە هەرسێ ناحیەکەدا دەکرێنەوە. لەم بڕیارەی کە دەرچوو بە خۆشحاڵیەوە ڕایدەگەێنین ئێمە لەو کەسێک کە لەدایک دەبێت تا ئەو ڕۆژەی دەمرێت لەم ڕۆ بەدواوە ئیشی بە نفوسی گەرمیان نەما. هەر هاوڵاتێک جنسیەکەی شادە جنسی بی و خەڵکی چەمچەماڵ بێت واتە سنووری چەمچەماڵ ئەمان جنسی عێراقی پێدەدەن. بەڵام دەمەوێت خاڵێکی تر کە باسکەم خاڵێکی زۆر گرنگ بوو بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر هاوڵاتیانی خانەقین دووس کەرکووک و داخۆ شوان قەرەحەسەن قەرەهەنجیر پردێ و دەبز ئەوانەی کە ئیشەکانیان ڕاوەستا بوو بە تایبەتی مەحەل ولادەیان توانیمان لە ڕێگەی برای بەڕێزم کاک عەمید شێخ محەممەد ئەم گرفتەش چارەسەرکەین و لە کاتی مامەڵەی زەواج و وەفاتنامە و هەروەها ونبووەکان و قەسام شەرعی گرفتیان بۆ دروست دەبوو. خۆشبەختانە ئەم کێشەیەش چارەسەر بوو و کێشەیەکی ترمان هەبوو کە پێی دەوترا سەحەت سدور لە مەحەلی ولادە کە چەمچەماڵ کەرکووک بوو یان چەمچەماڵ سلێمانی بوو بەهیمەتی هەموو لاگەوە چارەسەرکرا کە ئێمە لەمڕۆتر جێبەجێی بڕیاری وەزارەتی ناوخۆکەین. بەڕێوەبەری ڕەگەزنامە و باری شارستانی پارێزگای سلێمانی بڕیارەکەی بۆ دانیشتوانی ناوچەکە بە گرنگزانی و ڕایگەیان لە ئەمڕۆ بەدواوە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ جێبەجێ دەکرێت و دانیشتوانی ناوچەکە دەتوانن مامەڵەکانیان لە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی پارێزگای سلێمانی ڕایی بکەن. لەمڕۆتر جێبەجێی بڕیاری وەزارەتی ناوخۆکەین بەڕێوە ئەم فەرمانگانەی کاکەوێتە سنووری قەزای چەمچەماڵ بە ناحیەکانیەوە گۆزراوەتەوە سەر بەڕێوەبەراتی ڕەگەزنامەی سلێمانی. بۆیە لێرەوە بە هاوڵاتیانە لەم لە بەیانیەوە یان لە ئەمڕۆ توانن سەردانی فەرمانگەی چەمچەماڵکەن ئەوانەی کە پێویستیان بە ڕەگەزنامەیە هەموو ڕێنمایەکمان داوەپیان بۆ ئەوەی کە چۆنیەتی جنسێ دەرهێنان و چۆنیەتی هاوکاری خەڵکردن و مژدەی شەدەین بە خەڵکی ئاغجەلەر و سەنگا و قادرکەرەم نیەتی ئێمە و بەرنامەی ئێمە بۆ لە بەڕێوەبەراتی ڕەگەزنامەی سلێمانی کردنەوەی ئەو سێ فەرمانگەیە بە کارتی نیشتمانی بۆ کشێوەیە کۆتا بە ئیشوکاری وەرەقیە هاوڵاتیان ئیسراحەتەکەن یەکجاری لە هەموو بەڵگەنامە زۆری پیانە. لە 1 ساڵی 2011دا و بە بڕیارێکی حکوومەتی هەرێم سەرجەم فەرمانگەکانی قەزای چەمچەماڵ لە ئیدارەی گەرمیانەوە گواسترانەوە بۆ سەر پارێزگای سلێمانی. تەنها هەردوو فەرمانگەی ڕەگەزنامە و پۆلیسی کارەبا لەسەر ئیدارەی گەرمیان مانەوە. پاشدەیان هەوڵیش بۆ گواستنەوەی ئەو دوو فەرمانگەیە سەرنجام و بە بڕیاری ژمارە 574 وەزارەتی ناوخۆ و لە بەرواری 11 ساڵی 2010دا ئەو دوو فەرمانگەیش خرانەوە سەر پارێزگای سلێمانی و بەمەش ڕێگەیەکی دووری هاوڵاتیان نزیک بۆیەوە و لە ڕووی مادیشەوە تێچوویەکی کەمتریان دەبێت بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.